يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە بەشی کۆتایی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان داین و داواکارم لە خۆی پەروەردگار ئەوەی کەوا کردومانە لە تاعەت و عیبادەت و نوێژ و تەراویح و ڕۆژ و قورئان خوێندن و دوعا لە سەدەقات و زەکات بەخشین. یا ڕەبی خۆیان بە لوتفی خۆت هەموومان لێ قبوڵ کەی. یا ڕەبی خۆی گەورە ئەو بەشەش کەماوە لە شەوانی قەدر داین، پەروەردگارە بە گەورەی خۆت لە خێر و بەرەکەتی شەوانی قەدر بێبەش نەبین. ئەو بەرەکەت و ڕەحمەتەی کە لەو شەوانەدا بەسەر ئومەتی محەممەدا دەڕژێ صلی الله عليه وسلم خۆیان بەر ئێمەشکەوێ، ئەم کوردستانە ئارام بێ، ئەم مزگەوتانە بەم ڕوخسارە دیندارانە خوای پەروەردگار هەمیشە هەر ئاوەدان بن. ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی یا ڕەب العالەمین. ئەزیزانم، هەروەکو مانگی ڕەمەزان سیرمان کرد زۆر زوو تێپەڕی و ئێستا لە بەشەکانی کۆتایی داین. وەڵڵاهی ژیانی ئینسانیش هەروایە، هەر یەکێک لە ئێمە نازانین چۆن ساڵەکانی تەمەنمان دەڕوات وەختی ئەزانین لە کۆتاییەکەی نزیک بووینەوە. بەڵام ئەوە گرنگ نییە، ئەوە هەمومان دەیزانین. ئەوەی گرنگە بە چ دەستێکەوە دەڕۆینەوە بۆ قیامەتی خۆمان. ئایا توێشەبەرەکەمان پڕەیان خوا نەخواستە بەدەستی خاڵی ئەوە کارەساتە تۆ سەفەر بکەی و هیچ لە جیفانە نەبێ، سەفەر بکەی و چەندین بازگەل لە پێش بێ و ناسنامەیەک لە جیفانتانە بێ، پارێزگاری لە ناسنامەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بکەن، لەسەری بژین و لەسەری بمرن. پاشان ئەو توێشوەی کە بۆ قیامەتمان پێویستە ئەو خێر و خێراتەیە کە پێش خۆمان دەینێرین. واللهی گەورەترین لوتفی خوای پەروەردگارە کە زەکاتی لەسەر واجب کردوین، کە دەرگای ئەوەی لێ کردوینەوە خێر بکەین و لێمان قبوڵ دەکا. من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرا. وتاری جمعە ڕابردوو لەگەڵ جەنابتان و ئیمانداراندا باسی ئەوەمان کرد پەروەردگار بە لوتفی خۆی دەفەرمێ بانقێکم کردوتەوە بۆ ئەوەی دەستت خاڵی نەبێ، بۆ ئەوەی لە ڕۆژگاری ژیانتدا ئەگەر محتاج بووی پەنا بۆ ئەم بانقەی خۆت بەری، بۆ ئەوەی کەوا دنیات بەجێهێشت بەهەشتی خوای پەروەردگار بەم سەدەقانەت بەدەست بێنی و شتێک بێ ڕەسیدێکت هەبێ، لەو بانقەدا هەموو کەس بۆی هەیە خۆی تۆمارکە. بڕی پارەی دیاریکراو نییە، لە 250 وەری دەگرێت تا چەندین ملیۆن دۆلار. هەموو کەس دەتوانێت ئەو کارتە بانقی هەبێ. ناوی قەرزە و پارەکەت نافەوتێ، ئەڵڵا خۆش سەرپەرشتی دەکا و لێت وەردەگرێ. یەقینیشت هەبێ نەک بە 1 و 10 و 100 و 110,000، بەڵکو ئەضعافەن کەثیرە. بەس خوا خۆی دەزانێت بە چەندەها قات پاداشت دەداتەوە. بەڵام ئەمە فەرمووی قەرضەن حەسەنە. ئەم بانقە سیفاتێکی هەیە، ئەوانەی بەشداری دەکەن دەبێ مواسەفاتیان ئەوە بێ قەرضەن حەسەنەن ببەخشن. قەرضی حەسەن بۆ ئەوەی لەم بانقەدا کارتەکە وەرگری دەبێت 2 سیفەتت تێدا بێ. یەکەمیان بزانی بەچەی دەبەخشی. هەموو کەس شمولی ئەوە ناکا کە پارەکانتی دەدەیتێ. بەڕێزان لەم بانقەدا وەکو بانقەکانی دنیا نییە، خۆت بڕۆی پارەکە داخڵکەی و ژمارە حیسابێکەت زیادکە. ئەم بانقەی خوای پەروەردگار ئەبێ کەسێک بۆت بگەیەنێ، بەدەستی خۆت ناگا، ئەبێ ئیلا کەسێک بۆت بگەێنێتە دەستی خوای پەروەردگار. لە هیچ شتێکی ئەم ئاینەدا بەینی عەبد و ئەڵڵا واستەی تێدا نییە. نوێژ دەکەی بەبێ کەس ئاگای لێبێ، ڕۆژوو دەگری بەینی خۆت و خوا، دوعا دەکەی کەسی تری ناوێ، هەر یەکسەر خوا کەتەرەکانی ناودڵت دەبیستێت. بەس لە سەدەقاتە دیقەت بدەن، بەس لە زەکات و سەدەقەدا خێرەکە ناگا بەخوا ئیلا دەبێ کەسێک بۆت بگەێنێ. ئەل لێرەدا شکۆی هەژار دەردەکەوێت. بەس لە ئیسلامی ئێمەدایە بەڕێزان کە فەقیر و هەژار بار نییە بەسەر کۆمەڵگاوە. فەقیر و هەژار ئەی دەوڵەمەند وا نەزانی بارە بەسەر شانتەوە، وا نەزانی ڕقل لێی بێتەوە کاکە بەدەست فەقیرەوە خوراین. ئەوە خوا لەبەر خاتری تۆ ئەو هەژارەی دروست کردووە.
هەژار دووشت بۆ دەوڵەمەند دەکا بۆ هەمومان دەکا یەکەمیان خێرەکانمان دەگەیەنێ بەخوا بەڵام ئەوەی لەم قەرزەن حەسەنەدا کە خێرەکە دەگەیەنێ بەخوا دەبێت سێ سیفاتی تێدا بێ یەکەمیان دەوڵەمەند نەبێ پارە بدەی بە دەوڵەمەندێک نایگەیەنێتە خوا دووەمیان ئەو کەسە کەسێک نەبێت سوالکەر بێ و خۆی داوا بکە سێمیان ملقەوی و مفتەخۆر و حەزی لە پارەی بەلاژ نەبێ ئەبێ ئەو سێ سیفەتەی تێدا بێ ئەمجا قەرزەکەی تۆ دەگەیەنێتە دەستی خوای پەروەردگار جا ئەو هەژارانە عەرزم کردن خوا لەبەر خاتری ئێمە دروستی کردوون بۆ ئەوەی دووشتمان بۆ بکەن بەڕاستی هەژاران جێگەی ڕێزن یەکەمیان خێرەکانمان دەگەیەنن بە خوای پەروەردگار دووەمیان بەختەوەرمان دەکەن بەڵێ هەژارە خزمەکەت هەژارە دراوسێکەت هەژارە هاوڕێکەت بار نییە لەسەر شانی تۆ وەڵڵاهی دڵخۆشی و بەختەوەری ڕاستەقینەت بە دڵخۆشکردنی ئەوەوەیە چونکە ئێمە لە زانستی دەروونناسیدا دوو جۆر بەختەوەریمان هەیە بەختەوەریەک هەیە بە دەستکەوتنی مادی دەبێت جەنەبت پارەیەکی دەست دەکەوێ و بڕێکی زۆرە لە مامەڵەیەکە کاتە ئۆتۆمبیلێکی گرانبەها کە چەند ساڵێکە ئاواتی بۆ دەخوازی پارەکانت کۆ کردوتەوە ئەو ڕەوەختەی سویچەکە وەردەگری زۆر شادمانی کرێچی و پارەت کۆ کردوتەوە بۆ یەکەم شەو دەچیتە ماڵ و حاڵ و خانووەکەی خۆتەوە ئەی کە دڵت پێی خۆشە ئەو کاتێک قاتێت جلوبەرگی نایاب دەکڕی و زۆرت حەز لێ بووە لە کاتی هەژاریەوە دڵت وا بۆ قاتێکی ئاوا جوان و پۆشتە لە بەرکەوی بڕات بدڕازێنێتەوە دەیکڕی ئەو کاتەی کەوا کەلوپەلێکی ناو ماڵ بەدڵی خۆت دەکڕی و ناو ماڵەکە تەسیس دەکەی و بنیاد دەنێی ئەو کاتەی هەندێکی مۆبایلی گرانبەهات کڕیەوە و گەنجێک زۆر دڵی پێخۆشە ئەمانە بەختەوەری مادین بەڵام کەی بڕواتان هەبێ بەس ساتەکانی سەرەتای وان ئەوەی ئۆتۆمبیلەکە دەکڕێ ئەوەی دەچێتە ناو خانووەکەوە ئەوەی پارەکەی دەست دەکەوێ سەرەتا زۆر خۆشە بەڵام وردە کاڵ دەبێتەوە تەنانەت وای لێدێ بێزراویش دەبێت لەبەر چاوت تەنانەت وای لێدێ حەز لێ لە ناوی بەری شتێکتر بێنێ شوێنەکەی هەر بیفرۆشی بۆیە ئەم بەختەوەریانە کاتین بەڵام بەختەوەریە کە هەمیشە لە دڵ و دەروون تا دەمێنێتەوە چونکە بۆ خوایە ئەو کاتەیە کە دڵی کەسێک خۆش دەکەی ئەو کاتەی کە فرمێسکێک بە تۆ ئەوەز دەبێتە زەردەخەنە کە کەسێ لە تەنگانە بەهۆی تۆ ڕزگاری دەبێ واللهی ئەگەر لە بەینی خۆت و خوادا پاکت کردبێ بۆ خوات کردبێ هەرگیز چێژ و لەزەتەکەی تەواو نابێ ئەوانی تر هەموو تەواو دەبن جا خوای پەروەردگار بە لوتفی خۆی لەم قورئانەدا لە ئاەتی 273 سوڕەتی ئەلبەقەڕەدا باسی ئەو کەسانەمان بۆ دەکا و ئاگادارمان دەکاتەوە ئەگەر زەکاتت هەبوو ئەگە خێر و سەدەقەت هەبوو شەر نییە هەر لە مانجی ڕەمەزاندا بێ لە هەموو کاتێکە ئاگاتان لە ئەم چینە بێ کە هەژاریش کۆمەندە للفقراء الذين أحصروا في سبيل الله خێرەکەت تەرخانکە ڕێک داینێ خوا فەرمووی چاول لە ئەم هەژارەش کۆمەندەوە بێ کە ئەم صیفەتانەی تێدایە صیفاتی یەکەم لا يستطيعون ضربا في الأرض توانای کار و کەسابەتیان نییە توانای بازرگانیان نییە توانای دوکانداریان نییە توانای کرێکاریان نییە توانای ئەوەیان نییە بڕۆن بۆ وڵاتان و بازرگانی بکەن و شت بێن و شت بفرۆشن ئەمانە بەڕێزان کەسانێک نین تەمبەڵ بن بێکار بن مفتەخۆر بن حەزیان لە پارەی بەلاژ بێ چاوەڕێ بکەن ڕەمەزان بێ و پارە کۆ بکەن نەوەڵڵا ئەمانە حەزیان لەو جۆرە پارە نییە بەڵام ناتوانن لەسەر زەویدا بڕۆن و کەسابەت بکەن و پارە پەیداکەن بەهۆی سێشتەوە یەکەمیان بەهۆی نەخۆشیەوە حتا جەستەیان ساغ بۆ وەڵڵاهی دەستیان لە کەسپان نەکردوێتەوە ئێستا ئەو نەخۆشیە وای لێ کردوون ناتوانن کار و کەسابەت بکەن دەرمانەکانیان زۆر گرانن هیچیان بەدەستەوە نەماوە تەنانەت هەیە نەخانوەکەی فرۆشتووە خوا دەفەرمێ ئاگەر لە ئەو جۆرە نەخۆشە بێ فەقەر الفقراء يعني فقراتي شكاوة لفقر وهاتوا يعني فقرات مورغي پشتی شکاوە لە زەویدا کەوتووە لەبەر هەژاری ئەگەر لەو کەسەبێک کە لەبەر نەخۆشی داماوە دووەمیان ئەو کەسانەی کە حەزیان لە کار و کەسابەتە بەڵام بۆیان ناکرێ بەهۆی خوێندنەوە ئەمڕۆ ئەو تەلەبانی کە لە زانکۆن لە برازاکانت لە خوشکەزاکانت لە منداڵی دراوسێکەت ئەزیزم زۆرمان ئەمانەمان هەری هەمال کردوون بە خێریشیان نازانین
ئەوانن مادام گەنجە دیندارە کچە و باڵاپۆشە ئەهلی مزگەوت و خواناسی و قورئان خوێندنە کاکە تەلەبەیەکی زانکۆیە چی بکە هەتا سەعات دوو ئەوانە لە دەوامە دێتەوە پێویستی بە سەعیکردن و پشودانێکە چۆن بڕوا کرێکاری و شاگردی بکە هەندێکیان وەڵڵا دەشیکەن زۆر بە زەحمەت دەژین دەتۆ بێڵە خوێندنەکەی بە ئیسراحەت بخوێنێ بە ئومێدی خوا پێشی بڵێ ڕۆڵی شیرینم بینی خۆم و خوا من یارمەتی تۆ دەدەم قەرز بێلات ئەمە قەرزی حەسەنەیە سپێنێ کە بووی بە موچەخۆر کە بووی بە پزیشک کە بووی بە پارێزەر کە بووی بە ئەندازیار تۆش چاول لە فەقیر و هەژارەوە بێت تۆش تەلەبەیەکی هەژار پێ بگەێنە ئەزانی ئێمە زنجیرەیە خێرکرد لە ماوەی چەند ساڵێکا دروست دەکەین بەبێ ئەوەی سوالکرد دروستکەین ئاگاتان لەو خوێندکارانە بێ سێمیان ئەو کەسانەی کەوا عولەمای ئیسلامن کە زانایانی ڕاستەقینەی میراتگری پێغەمبەرن صلی الله عليه وسلم ئەو کەسانە نەموچەخۆری حکوومەتن و دامەزراوی حکوومەتن نەپارەیەکیان هەیە بیدەنە کەسێکی وەکو جەنابەت کەسابەتیان بۆ پێ بکەی و مانگانەیەکیان دەستکەوێ نەخانووی خۆیان هەیە ئەوانە تەنها ئیمام و خەتیب نین والله عیبە مەلال لەسەر ئیمام و خەتابەت داوای معاش لە حکومەتیش بکە چونکە من ئێستا ئەوە لوتفی خوایە لەگەڵ ما چەند دقەیەک لە خزمەت جەنابتاندا بم والله شەرمە ئینسان داوا لە جیاتی خوتبە خوێندنەوە داوای پارە لە خەڵک و لە حکومەتیش بکە ئەی ئەڵڵاه ئەوە فەزلی خوایە تۆ دانەنیشتووی تۆ قسەکەری ئەبێ مەمنونی ئەڵڵا بی مەبەستم لەو عالم و مەلایانەیە کە دانیشتون حیزبی نین سەر بە حکومەت نین سەر بە هیچ لایەنێک نین دانیشتون تەدریسی علومە شەرعیەکان دەکەن دەرس بە فەقیەکان دەڵێنەوە دانیشتون ڕۆژانە خەریکی تەفسیر و قورئان و نووسینی بە نرخن و پێشکەش بە میلەتی مسڵمانی دەکەن و خەڵکی بەرچاو ڕۆشن دەکەن دانیشتون ڕۆژانە دەعوە و بانگەواز بۆ ئەم ئیسلامە حەقە دەکەن کە خەڵکەکە و میلەتەکە گومڕانە بێ بەهۆی ئەوەوە لە کەسابەت دابڕاون ئەبێ میلەت چاوی لەو زانانە ڕاستەقینانەشەوە بێ صفاتی دووەمیان يحسبهم الجاهل أغنياء من التعفف ئەوانە ئەو کەسەی کە ئاگای نییە لە حاڵ و ماڵیان وا دەزانێت دەوڵەمەندن کە بە ڕوخسار دەیانبینی دەڵی فڵان کەس ئەو تەلەبەیە ئەوە چاکەت و پانتۆڵ و بۆین باخ و تەرتیباتە ئەوە لە واچی هەر کوڕە دەوڵەمەند بێ بەڵام براکەم شوێنەکەی وایە خۆ بەجلی پیناویەوە ناڕوە ئەبێ ئەوش لە ڕێک و پێکەی لە بەرابێ لە زانکۆدا کاتێ دەبینی خوێندەرەکانی بریسکەی دێ لە بۆ یاخە ئەبێ شوێنەکەی وابێ خۆ بە کالەیەکی پیسەوە ناچێ بۆ زانکۆ وا ئەزانی دەوڵەمەندە ئەو مەلایە دەبینی چونکە قەت ناکڕوزێتەوە لە بەرچاوی خەڵکا وا ئەزانی مامۆستا زۆر دەوڵەمەندە بەڵام بۆ منەت تەعەفف چونکە قەت ناکڕوزێنەوە قەت لە مەجلیسا دانانیشن باسی حاڵی خۆیان بۆ کەس بکەن داوا لە کەس ناکەن چونکە وەڵڵاهی بەڕێزان ئەو کەسەی داواکار بێت بیکە بە بەڵگە ئەو کەسەی هات بۆ لای تۆی دەوڵەمەند بۆ پارە و داواکاری دڵنیا بە دە کەسی تریشی کردووە کە هات بۆ لای تۆ 50 شوێنی تریشی کردووە بۆ پارە تازەوە فێر بووە پەچی ناکەوێ ئەمانە تەعەففیان هەیە عیزەتی نەفسیان هەیە هەژاریش کۆمەندن لە ڕوویان نایە هەر بە قسەش باسی ناکەن سێمیان تعریفهم بسیماهم ئەی چۆن بیان ناسینەوە بە ڕوخساریاندا خوا نافەرمێ بە زمانیاندا یعنی بە زمان هیچ ناڵێن تا تۆ بیان ناسی خوای گەورە نافەرمێ بە جلی شڕیاندا وەڵڵا جلی شڕیش لەبەر ناکەن خۆشیان پۆشتە و پەرداخیش نیشان دەدەن تا توانیان هەبێ بەس وەڵڵا بە ڕوخساریانەوە دیارەکە هەژارن وەڵڵی خزمەکەی خۆت عیبە نەیناسی کە بە ڕوخساریەوە دیارە هەژارە وەڵڵاهی ئامۆزاکەت و خوشکەکەت و خوشکەزاکەت کە دەچێ ماڵی بە ناو ماوەکەیەوە دیارە کە هەژارە وەڵڵا پیانەوە دیارە بە مناڵەکانیەوە دیارە کە نەبووە بە سیما و ڕوخساریاندا ئەی موسڵمان بیان ناسەوە فأثر الفاقة والفقر لا يخفى على اللبيب پیاوی ژیر و عاقڵی وەکو جەنابتان قەت ئەوانەی لێون نابێ هەر سەی ڕوخساری کا دەزانێت کە پێوەی دیارە و هەژارە دقەتی ئەم ڕوودا و واقعیە بدەن کە دکتۆر حەسان شەمسی لە کتێبەکەی خۆیدا هناك يحلو اللقاء کتێبی هناك يحلو اللقاء کتێبێکی بە نرخە لە لاپەڕی 47دا دکتۆر حەسان دەفەرمێ زانایەکی خواناس و دیندار و ڕەوشبەرز و دەوڵەمەند مەلایەک بوو سێ سیفەتی هەبوو زۆر عالم بوو ڕۆژتای وەرە دەرسی بە فەقێ و شاگردەکانی دەوتەوە دووەمیشیان زۆر ڕەوشبەرز و ئینسانێکی نەرمونیان بوو سێمیان خواپێدا و دەوڵەمەندیش بوو محتاجی کەس نەبوو خۆی کەسابەتی دەکرد لە کاتێکا کە دانیشت بوو دەرسی بە فەقێکانی دەوتەوە دەرسی بە مامۆستاکان دەوتەوە کابرایەکی غەریب هات پیاوێکی بە شان و شەوکەت ئینسانێکی بەڕێز بۆن خۆش و بە حرمەت و جلێکی جوان
بەڵام غەریبە و نەناسراوە. هاتوو لە کۆتایی مەجلیسەکەەوە لە ئەڵقەکەیە دانیشت. مامۆستا کاتێکە لە دەرسەکەی بۆ وتی براکەم بەخێر بێی، ئەلەکە حاجەتون ئەم سوئال، پێویستیت هەیە یان پرسیار؟ وتی مامۆستا هیچیانم نییە، نە پێویستیم پێتانە نە پرسیارم هەیە. ئینەما ئەنا تاجر، من کابرایەکی بازرگانم. سمعت من علمك وخلقك، باسی زانایی تۆ و پیاوەتی و مەردایەتی تۆم بیستووە کە چەند ئەخلاقیشت بەرزە لەگەڵ عیلمەکەتە. فجئت أبيعك هذه القارورة، منی بازرگان کابرایەکم شتێکم پێ دەمەوێ بیفرۆشم، دەستی کرد بە جیشفانیە شوشەیەکی بچکۆلەی دەرێنە. ئەها دەرزیتان بینی بوو، دەرزی پەنسیلین و ئەوانە دەرزێکی بچکۆلە، بەقەدەر ئەو شوشە بچکۆلە شتێکی لە جیشفانی دەرێنە ئاوێکی ڕوونی تێدا بوو، وەکو بڵێ دەرزیەکی ڕوون بوو. التي أقسمت ألا أبيعها إلا لمن يقدر قيمتها، سوێندیشم خواردووە نایفرۆشم بە هەموو کەس مەگەر کەسێ نرخی ئەم بابەتە بە قیمەتە بزانێ. بە بازرگانێکی دەفرۆشم نرخی ئەم مادە بە نرخە بزانێ، ئینا بە هەموو کەسی نافرۆشم، سوێندم خواردووە. وأنت حقيق بها، وأزانم جەنابیشت شایەنی ئەوە بێ ئەم مادەیە لە من بکڕی. مامۆستاکە وتی بیانە پێشەوە، لێ وەرگرت و بوانێکی کرد و وتی ڕاست دەکەی، ئەمە زۆر بە نرخە، ئەمە بە چەند دەیفرۆشی؟ وتی قوربان بە 100 دیناری زێر، ئەمڕۆ تقریبا $1000 زیاتر دەکا. وتی بە 2 وەرەقە بۆ نمونە. مامۆستاکە وتی وەڵڵاهی برا ئەمە زۆر بە نرخە، وەڵڵا من 150 پێ دەدەم، 15 وەرەقەشی پێ دەدەم. وتی لا تزيد ولا تنقص، قوربان من مامەڵە بازرگانێکم زیاد و کەم لە شتمان ناکەم، ئەمە نە زیاتر دەکا نە کەمتر، ڕێک 2 وەرەقە نرخی خۆیەتی. مامۆستا بانجی کوڕەکەی کەوتی کوڕم 2 وەرەقەی بۆ بێنە $1000 بۆ بێنە و بیدەیە. هەموو خەڵکەکە سەریان سوورما بوو، ئەو تۆزە ئاوە دەبێ ئەمە ئاوی زێر بێ، ئەمە ئاوێکی کیمیایی بێ، ئاوی حەیات بێ، ئەم 3-4 دڵۆپە ئاوە لەم شوشەیەدا بە $1000. تر چه بازرگانیەکە؟ پیاوی وامان نەدیوە بازرگانی لەم سنوورەدا بکە، یان مامۆستا ئەو جۆرە بازرگانیانە بکە. ئەڵە کاتێک پارەکەی وەرگرت و دوعای خێری بۆ مامۆستا کرد و خواحافیزی کرد و کوتی ئومێدەوارم لە شوێنێکی تایبەتە یەکتر ببینینەوە، واتە لە بەهەشتا یەکتر ببینینەوە. ڕۆیشت و فەقیەکان و پیاوانی وەکو جەنابتان بە کوڕی مامۆستایان وت کاکە بابت پیاوێکی خۆش باوەڕە، وەڵڵاهی لەوانەیەم پیاوە بیاوتی خەڵەتان دەبێ، ئەگە باوکت خەوت شوشەکە شەو بێنە بزانە هەڵی بچڕین، ئەمە عەترە، ئەمە چ بوونێکی تایبەتە، هەر یەک تۆز تامی بکەین، زەهرە، شەکرە. وەڵڵا فزولیەکان لێ نەگەڕان. مامۆستا خەوتە بوو کوڕەکەی بە دزیەوە شوشەکەی لەبەر سەری باوکی دەرێنە. کاتێک کە دەستیان لێدا و تەماشایان کرد، کوڕە وەڵڵا برا مە عەرەقی نێوچاوانە، ئەمە تاڵهینێکی پێوەیە، سوێریەکی پێوەیە، ئەم چەند دڵۆپە عەرەقە. باوکی خەبەر کردەوە، باوکە هەستە، چەند جار پێت دەڵێم تۆ دڵسافی هەموو کەس دەتخەڵەتێنێ. ئەو پیاوە بەو زمانە لوسە خۆی لە تۆ کردە بازرگان، ئەزانی ئەوە وەرەقەچات کە دەستی لێ دەی تامێکی سوێری هەیە، ئەوە هەر عەرەقی نێوچاوانە. وتی کوڕم خەوەکە لێ تێکدام، ڕۆڵە گیاندانیشە، ڕۆڵە گیان نەظەرتە ببەسەریکە، تۆ بە چاوی سەر دەبینی، بەم چاوانە خەڵک دەبینی، بەڵام وەنەظەرت بنووری بەسەری، من بە دڵم خەڵک دەبینم. ڕاست دەکەی، ئەوە ئارەقی نێوچاوانە، ئەوە ماء الوجهە، ئەو پیاوە پیاوێکی زۆر پیاوانەیە، ئەوە لێی قەوماوە و ئیشی بە 2 وەرەقە دەڕوا، ئەوە بازرگانە لەگەڵ خوای پەروەردگاردا. پێیوتم تۆ هەم عالمی و هەم پەروەردەیەکی جوانت هەیە و خەڵک ناسی، دڵت ڕووناکە، واللهی پێویستیم بەو پارەیە با حیا و حرمەتم نەتکێ. ئارەقی نێوچاوانی کۆکردبەوە من ئەوەم لێ کڕی، من بە $1000 نەمهێژە و پیاوە بێ حرمەتی پێ بکرێ و دەست لە نامەردان پاڵ بکاتەوە. ئەوە تعریفهم بسیماهم، ئەوە خوا خستوێتێ دڵی منەوە، بەڵام ڕۆڵە تۆ ئێشتا نەبوویتە ئەو پیاوە، تۆ بە چاوی سەر دەبینی، من بە چاوی دڵ خەڵک دەبینم. ئەینان نە ئەو بازرگان بوو، نە منیش مادەم لێ کڕیوە، من حیا و حرمەتی ئەو پیاوم بە $1000 کڕیەوە. تۆی بەڕێزیش ئاوا بە. بەڕێزان، ئەمانە پێویستە لە کۆمەڵگادا خەڵک ئاگایان لێبێ. چوارەمیان لا یەسئەلوونە الناس ئیلحافا، ئەمانە تەلەفۆن بۆ کەس ناکەن، ژمارەی کۆمپانیای خەڵکیان لا نییە، هەروەها لە تیڤیەوە کۆمەکیان بۆ ناکرێ و ڕسمی تەلەڤیزۆنیان بڵاو نابێتەوە، ئەمانە ناکڕوزێنەوە، وەڕک ناگرن. ئێستا هیوا هەیە یەخت بێ بگرێ کابرا لە کۆمپانیای خۆی لەبەردەشارێتەوە دەچێتە ماڵە دەگاتە سەریشی بۆ ماڵەکە. ئەمانە ئەو عادەتەیان نییە. لا یەسئەلوونە الناس ئیلحافا، الناس نە لە مەسئولی حکومەت دەپاڕێنەوە، نەسەر بە هیچ بارەگایەکا دەکەن، نەسەر بە هیچ کۆمپانیا و دەوڵەمەندێکا دەکەن، نە لە دەرگای ماڵی کەس دەدەن، بەس لە دەرگای ئەڵڵا دەدەن. ئەوەندە عیزەتی نەفسیان بەرزە.
خوای گەورە سەیری چۆن وەصفیان دەکا خەڵکی وامان هەیە بەڵێ خەڵکی ئاوامان هەیە بەڵام مەردایەتی ئەوەیە تۆ بیان دۆزیتەوە زانەی پایەبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا لە مجەلەتیەکە لە پەڕی 274 دەفەرمێ ليست البطولة أن تنفق بل أن تضع النفقة في مكانها برام والله پارە بەخشین و زەکات دەرکردن ئاسانە هەر خوای گەورە شتێک ڕەحمی خسبێتە دڵتەوە بەلاتەوە ئاسانە چلیەکی ماڵەکەت دەرکەی ئەمە بتوڵە نییە مە ئازایەتی نییە خوا ڕەحمت پێ بکە و ماڵەکەت حەڵاڵ بێ و ئازابی بیگەێنێ شوێنی خۆی واللهی زەکات و سەرفترە و سەدەقە و خێر و خێرات بۆ ئەوەیە شکۆی هەژار نەشکێ نەک سوالکەر دروستکەی چەند دەوڵەمەند هەیە لەم هەولێرە دەوڵەمەندەدا واللهی خەڵکیان فێری سوال کرد واللهی لە تەوەری ئیسلامیاندا ئەو عالەمە ڕیز دەبێ 20,000 و 25,000 و زەرفێک بۆ ئەو خەڵکە فێر بووە حەزی لە کەسابەتیش بۆ ئەو پارە بەلاشەی بۆن کردووە حەزی لێنی هەر دەخەوێ و دەخوا چاوەڕێ ڕەمەزانان پارە کۆکاتەوە چەندین مەلا هەن ڕەمەزان خۆ دەوڵەمەند دەکەن لەسەر حسابی ئەو خەڵکە بەداخەوە ئەوانە بەڕاستی لە مانای زەکات تێنەگەیشتون زەکات و بەخشندە بەس بۆ ئەوەیە هەژار مرۆڤ حرمەتی نەشکێ بۆ ئەوەی سوالکرد لە کۆمەڵگا نەمێنێ نەک بە پێچەوانەوە ئێمە بە زەکات و سەدەقات سوالکرد دروستکەین بەڕاستی پاڵەوانی ئەگە خوا ڕەحمت پێ بکا یەکێک لەو مستەحەقانە بدۆزیتەوە کە خوای گەورە لەم ئاەتەدا باسی کردوون ئەمانە سەدەقەکەت بە دەستی خۆیان بۆ دەبن بۆ لای خوا و لە بانقەکەدا ئەضعافەن کەثیرە دووبارە دەبێتەوە بۆت ئەم دنیا پڕێتی لە خەڵکی جوان والله من بەم چاوانەی خۆم بینیومە والله مەلا هەیە لەو گوندانەی کوردستاندا بە شەخسی دەیان ناسم خوای گەورە بەو سەرەوە ئاگای لێیە والله معاشی ئەم حکومەتەی نییە تەعین نەبووە خەریجی کولیە و تەعین نەبووە والله پارەی نییە والله خانووی خۆی نییە والله ئەگەر ئێمەمانان کتێبێکی بۆ بکڕین کتێبی توانای کتێبی کڕینێکیشی نییە والله لەو دەیانەدا بەم ڕەمەزانە شاهیدم لە سەریان زەکات و سەرفترە لە ئەهلی دەیەکە وەرناگرێ ئەڵە با عیزەتی مەلایەتی منەشکێ نە والله مناڵەکانی محتاجن بەس بۆ ئەوەی لە مزگەوتا خەڵک نەڵە ها مامۆستاوە پارەکە و سەرفترەکەم دایە و قبوڵی کەوتامەوە بە تۆ و بەخشیمەوە بە تۆ بۆ ئەوەی عیزەتی مەلایەتی منەشکێ والله لا يسألون الناس إلحافا داوا لە کەس ناکەن مەگە من و تۆ بیاندۆزینەوە والله پارەیەکم لابوو لە قیامەتا پەروەردگارممان پێدەگێڕێتەوە کەسەکە ئێستاش مەوجودە خوای گەورە شکر منداڵەکانی وا گەورە کردووە سێ منداڵی هەتیوی هەبوو ئافرەتێک لە ماڵی شوبراکەیە لە قاتی سەرەوە لە یەک هۆدە دابوون یەک هۆدە خانوو بە پەیژەیەکی ئاسنا دەچوونە سەرەوە بەڕێزێکی وەکو جەنابتان مانگانەیەکی دانابوو 300,000 هەر منداڵی 100,000 3-4 جار ملی گرتم وتی مامۆستا من الحەمدولله خەڵکی کەس جارجاری یارمەتیم دەدا و دەمان ناسن کە هیچمان نییە خانومان نیە و سێ منداڵی هەتیوم هەیە تکایە هەموو مانگە 100,000 لە 300ەکەم ببڕەبیدە بە هەژارێکی تر بە هەتیوێکی تر چەند گەورەیە 300,000 جای وایە مەسرفی یەک ژەمە ناخواردنی من و تۆیە ئەو لە یەک مانگە 3 کۆرپەی نازداری مەکتەبی پێ بەخێو دەکرد واش دەیگوت توخوا خەڵکی کەس جاری وایە چاوی لە ئێمەیە بە 100 بجێڕینەوە بۆ هەتیوێکی تر نەوەکو کەس نەبێ یارمەتی بدە چه عیزەتێکە ئەمانە ماڵەکەت ئەوە دەیگەێنێتە دەستی خوا دنیا پڕێتی لەو کەسانەی ئەوەندەی متمانیان بە ئەڵڵاه هەیە چاویان عەبدەکانی خوا نابینێ با کتێبتان بۆ باسکەم با نەڵێم قسەی من و تۆ لە کتێبی قیمەم تەهوی النەجاح لە لاپەڕەی 64دا کە دکتۆر حەسان شەمسی پاشا نووسیوێتی ئەم کتێبە لەبەر بە نرخەکەی کراوە بە کوردی بە ناوی لووتکەی سەرکەوتن مامۆستای براو خۆشەویستم مامۆزا ئازاد عەباس گلێجاری کردوێتی بە کوردی دەستگای ڕێنوێن چاپی کردووە لە لاپەڕەی 89 کوردیەکەدا ئەم پیاوە بەڕێزە دکتۆر دەفەرمێ یەکێک لەو بازرگانانی لە کەناڵە عەرەبیەکانەوە مقابلەی کرا بازرگانێک و خاوەن کۆمپانیا و شەریکەیەکی زۆر گەورە و بەناوبانک وتیان چیت دیوە لە ژیانە کە سەرت سوڕما بێ لە خۆت دەوڵەمەندتر وتی بەڵێ بینیومە وتیان چۆن وتی شەوێک لە ماڵەوە ڕاکشا بووم بوو بە نیوەی شەو قەدەری خوای گەورە خەوم لێ نەکەوت دڵە کوتێم بۆ دروست بوو نازانم هەر لە خۆوە قەلەق بووم هەستام و خۆم گۆڕی و پێم عەیب بوو بە بیجامە و جلی خەوە بڕۆمە دەرەوە من شەخسیەتێکم هەیە لە ناو خەڵکە سارەش نەبەمە دەرەوە مناڵەکانم خەبەر نەکەمەوە چاکەت و پانتۆڵم لەبەر کرد و ڕیباتم بەست و پاک و پخود ڕۆیشتمە دەرەوە ویستم پیاسەیەک بکەم و نازانم بۆ سنگم وا تەنگ بوو بۆ دڵم وا ناڕەحەت بوو ڕۆیشتم شەقا و هەنگاو بە هەنگاو بەبێ ئەوەی بەخۆم بزانم خۆم لە دەرگای مزگەوتێکا بینیەوە وەڵڵی کاتێک کە سەیرم کرد مزگەوت و ماڵی خوایە چراخانێکەوە ڕۆشنە
وتم والله با عیلاجی ئەم دڵتەنگێم بە سوز دەبردم بۆ خوا بکەم با بڕۆم دەستنوێ شەڵگرم لە مزگەوت تا چەند ڕکاتێ نوێش بکەم و چەند دوعایە بکەم بەڵکو خوای گەورە خەریکە دڵم دەتەقێ خوای گیان من ئێوارە عەیبم نەبوو نەخۆشیش نیم و هیچ کێشەیەکی تەندروستیشم با لە خۆما شک نابر بۆ ئەم دڵم وا دەکا بۆ ئەم دڵم خەریکە لە سینەما دێتە دەرەوە یا ئەڵڵا دەستنوێژم هەڵگرت و ئاوا دەکەم لە گۆشەی هەیوانی مزگەوتەکەدا کابرایەک لە خوا دەپاڕێتەوە ئەوەندە لەگەڵ ئەڵڵا تێکەڵاو بۆ وەڵڵای هەستی بە من نەکرد گوێم لێبوو بەو گوێیانەی خۆم دەگوت یا ئەڵڵا پەنام بۆ هێناوی خوایە لە ڕووم نەهات لە دەرگای هیچ کەسێک بدەم بە دەرگاکەی تۆ کراوەتەوە خوایە هاتمە ماڵەکەت خوایە زۆر زەلیل و داماوم بەهۆی قەرزاریەوە خوایە بەیانی ڕۆژ بێتەوە خاوەن قەرز بێت چی پێ بڵێم لەبەر چاوی مناڵەکانمە یا ئەڵڵا خوایە لە ڕووم نایە لە دەرگای کەس دەم ئەم ئازارە مەگەر تۆ قەرزاریت بینی بێ قەرزاری بۆ پیاوی بەڕێز نەک بۆ کەسی مفتەخۆر ئەو کەسەی کە بەڕاستی عیزەتی نەفسی هەیە بە قەرزاری دەمرێ بە تایبەت وەختی دانەوەی قەرزەکە هاتبێ دەستەکانی بەرز کردبەوە و هەموو لەشی دەلەرزی هاواری دەکرد یا ئەڵڵا هانام بۆ تۆ هێنا خوایە لە دەرگای کەسم نەدا هاتمە ماڵەکەت خوایە بە هاوارمەوە بێ خوایە بەیانی شەرمەزاری بەردەمی خاوەن پارە و ماڵ و منداڵەکەمم نەکەی کە ئەو دەنگە بە سۆز و چاوە بە فڕمێسکانم بینی لێ نزیک بوومەوە دەستم لەسەر شانیدا وتم براکەم حاڵت چییە ئاوڕی دایوەتی خۆزگە گوێ لە دەنگم نەبوویایە وتم دڵنیا بە خوای گەورە منی لە ماڵەوە هێنایە دەرەوە خەریکە دڵم ئێستا ئیسراحەت دەکا چاک بوومەوە حاڵت چییە وتی قەرزارم وتم چەند وتی 4000 دۆلار 40 وەرەقە و بەیانی نیوە ڕۆژ کابرا دێ بۆ قەرزەکەی وەڵڵاهی هیچ شوێنێک نەبوو سەری پێوە نێم هاتمە ماڵەکەی خوا دەستم کرد بە گیشتفانمە دەفتەرە دۆلارم پێ بوو ڕێک 40 وەرەقەم بۆ ژمار وتم زیاتر نایەوتی ئەی خوا پاداشت بداتەوە ڕووی کرایەوە فرمێسکەکانی سڕی و ئیسراحەتی کرد وتم براکەم خوای گەورە منی لە ماڵەوە لە جێگە هێنایە دەرەوە لەبەر خاتی تۆ پیاوێکی ساڵحی بەو خوایە ئێستا دڵم عەیبی نەما ئیسراحەتم کرد ئەوە کارتەکەم کارتی کۆمپانیاکەم دەرێنا وتم ئەوە کارتەکەم ژمارە تەلەفۆنی موبایلی خۆمی لەسەرە ئەوە شوێنی کارکردن و نووسینگە تایبەتیەکەی خۆمی لەسەرە هەر وەختێ احتیاجێکت هەبوو هەر وەختێ پێویستیەکت هەبوو هەر وەختێ قەرزاریەکت هەبوو لە دەرگای کەس مەدا خوا تۆ من و تۆی کردۆ بەبرا وەرە بەم تەلەفۆنم بۆ بکە یان وەرە بۆ نووسینگەکەم بینی خۆم بۆ خوا یارمەتی دەدەم قەت شەرم مەکە ئەڵە چاوەڕێم دەکرد کە پەلاماری کارتەکەدا و خێرابی خاتە گیرفانیەوە و ماچی بکە بڵێ ئۆخەی براکەم سوپاس بۆ خوا برایەکی دەوڵەمەندی وەکو تۆ سەرمادارم ناسی بەڵام ئەوەی کە قەت تەوەقوعم نەدەکرد ئەوە بۆ ئەو پیاوە دەستی نا بە کارتەکەەوە ڕووی کرد بەولاوە وتی یا ڕەبی خوا پاداشت بداتەوە یا ڕەبی خوا هەزار ئەوەندەت پێ ببەخشێ ئینشاءڵڵا تۆش ماڵەکەت حەڵاڵەوە بە خوا سوڵحاوی بەم شەوە خوا تۆی ناد و من لەم تنگانە ڕزگار کرد خوا لە تنگانی دنیا و قیامەت ڕزگارت کە بەڵام با چاوم بە کارتەکەت نەکەوێت کارتەکەت بخە گیرفانتەوە سرم سوڕما کاکە خەڵک دەوڵەمەندێکی وای دەستکەوێ بڵێ ئەوە ژمارە موبایل و کارت و شوێن و هەر وەختێ پێویستیت هەبوو ئەڵێ بە قوربانم ئەم کارتە ون نەکەن سێ چوار نوسخەشی لەبەر دەگرێتەوە هەر ڕەقەمەکەی فەوری لەبەر دەکا بەڵام ئەو سەیری نەکرد و ڕووی کرد بە ولاوەتی بیخەوە گیرفانتەوە وتم براکەم بۆ وتی کاکە گیان بەخوا من کابرایەک نیم بە دوی پارەدا بگەڕێم کارە ساتێک نەخۆشی خێزانم منداڵەکانم وای لێ کردم ئەو 4000 دۆلارە قەرزار بم ئینشاءڵڵا خوای گەورە ڕزگاری کردم و کەسابەتی ڕۆژانە منداڵەکانی پێدەژێنم بەڵام براکەم پێت ناخۆش نەبێ بەخوا تۆش فەقیری ئەی خوا لە سوورەتی محەممەدا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار خۆی نافەرمێ لە ئاەتی 38 سوورەتی محەممەدا والله الغني وأنتم الفقراء ئەوەی دەوڵەمەندە بەس ئەڵڵایە ئەوەی تری هەر هەمووی هەژارە کاچی خاوەن کۆمپانیا تۆش هەژاری وەکو من جا من ئەو ئەڵڵا غەنیە هەبێ کارتی ئەوم هەبێ وتم یعنی چۆن کارتی خوات هەیە وتی زۆر ئاسانە من هەر لە ژیان ماوا بووم هەر وەختێ تنگانەم هەبێ و محتاجیم هەبێ دەستنوێژ دەگرم دێمە ماڵەکەی خۆ لە دەرگای هیچ کۆمپانیا و شەریکەیەک نادەم دەڵێم یا ئەڵڵا دەرگام لێ بکەیتەوە والله هەموو جارە کەسێکی وەکو تۆ دێتە بەر دەرگام و کارەکەم بۆ ئاسان دەکا جا من ئەو ئەلغەنیە هەبێ پەیوەندی پێوە بکەم فەقیرێکی وەک تۆ بۆ عەزیێت نەم و کارتەکە لە گیشتپان مابێ ئەڵێ لە ژیانما خۆم وا بە بچووکی نەهاتووە بەرچاو وەم دەزانی کەس لە من دەوڵەمەندتر نییە بەڵام ئەو پیاوە زۆر لە من دەوڵەمەندترە ئالەو کاتەدا بیرم کردەوە چەند جار مامۆستا لە قورئانە باسی یەقینمان بۆ دەکا بەڕێزان ئەزانی خوا بۆ ئەوە بۆ تۆی هەژار ناکات چونکە کە تۆ دەچێ مزگەوت گومانت هەیە کە خوا وەڵامت داتەوە چونکە ئەوەندەی اعتیماد لەسەر دەوڵەمەند و شەریکە و کۆمپانیایەک و ڕەقەم تەلەفۆنی بەرپرسێکەیە واللهی ڕوبعی ئەوەی اعتیماد لەسەر ئەڵڵا نییە یەقین
دەوڵەمەندانی ئێمە جاری وا دەبەخشن دەڵێ هیچ ناتەوە شوێن یاخە تۆ مامەڵە لەگەڵ خوا کردووە چونکە یەقینن نەبووە. ئەزانی ئێمە لە قورئانە هەموو جار دووبارەی دەکەینەوە دەڵێن خوای گەورە بە ئافرەتێکی وت کە دایکی موسا بوو یەک کەلیمەی پێوت وتی مەلۆتکەکەت کوڕە تاقانەکەت بخە ناو ئاوی نیلەوە ئینا ڕادووه ئیلەیکی خەمت نەبێ بە سەلامەتی دەیهێنمەوە ئامێستەوە. ئەو ژنە نەیوت عەقڵ نایبڕێم مەلۆتکەیەک بیخەیتە سندووقێکی کەپسەوە هەر لە هەوا نامێنە دەخنکێ ئەو شەپۆلانەی نیل هەڵی دەجێڕێتەوە لە ناوی دەبا بچێتە ماڵی فیرعەونێکەوە کە کون بە دوی مناڵە دەگەڕێ سەری ببڕێ وتی نا یا ئەڵڵا قەناعەتم هەیە بە قەولەکەی تۆ ئینا ڕادووه ئیلەیکی یەقینم هەیە وا مناڵەکەم بە ئاوادا ئامێزم بۆ گرتوتەوە دەزانم بۆم دێنێەوە. والله بەو ڕەدەش خوای پەروەردگار لە سوورەتی سەبع بە تۆی دەوڵەمەندە فەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه یەقینت هەبێ مامەڵە لەگەڵ ئەڵڵا بکە تۆ بیبەخشە دڵنیا بەدەیهێنێتەوە گیرفانتەوە بەڵام ئەضعافا کەثیرە بەخشندەی خوا ئەوە نییە یەکت پێ ببەخشێتەوە تۆ بەو یەقینەوە بیبەخشە بەڵام واللهی زۆر بەمان نەگەیشتوینە ئەو یەقینە واللهی زۆربەی هەژار کە محتاج دەبێ ئەو یەقینەی لەگەڵ خوادا نییە. چۆن هەژارەکە دەوڵەمەندەکە تۆوەکە دەچێنێ ئەو مشتە گەنمە فڕێ دەدا ئەڵێ هەمووی فەوتا لە ژێر ئەو خاکەدا بەڵام یەقینی هەیە خوا بارانیشی بۆ دەبارێنێ گوڵە گەنمەکانیش دێنە دەرەوە لە زیاتی تەنەکەی 100 تەنەکەش دەباتەوە ماڵەوە. بەم یەقینەوە مامەڵە لەگەڵ ئەڵڵای ئەلغەنیدا بکە قەت محتاجن ناکە. ئەی ئەم ژیانە چەند جوانە بە پەیوەندیمان لەگەڵ پەروەردگار الله الغني وأنتم الفقراء بس الله دەوڵەمەندە بەخوا هەمومان هەژار و ناخۆری سەر سفرەکەی ڕەحمانین. یا ربی خوای پەروەردگار داوا لێ دەکەم لەو یەقینە بەخشندەیە بەشمان دەی ئەی بەخشندە لەو یەقینە بە خۆت بەشمان دەی. یا ربی خوای محتاجی دەستی هیچ نامەردێکمان نەکەی. یا ربی خوای لە قەرزاری بمان پارێزی خوای لە قەرزاری بمان پارێزی. یا ربی خوای ئەوانەی قەرزارن خوای گەورە ئاوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە خوای ئەوەی قەرزارە دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە ئەوەی هەژارە دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی لێ بکەیتەوە. یا الله بەدڵ و بەکوڵ لێت دەپاڕێینەوە. یا ربی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی لەش بە ئازارە ڕەحمی پێ بکەی ئەوەی چاو بە فرمێسکە زەردەخەنە بخەیە سەر لێوەکانی. یا ربی خوای ئەو قوتابی خوێندکارانەمان کە خوێندنیان قورسە خوای بێ بە هاواریانە و کاریان بۆ ئاسانکەی. یا ربی خوای کاری گەنج و لاوەکانمان ئاسانکەی. یا ربی خوای ئەو بەخشندانەی کە پاکانە ماڵەکانیان دەبەخشن خوای پەروەردگار خۆت بۆیان قەرەب بکەیتەوە بەرەکەت بخەیە ماڵیان لە بەڵا لایان دەی منداڵیان ساڵحکەی خێزانیان ساڵحەکەی خوای خێرە و منداڵ لە کوردستانە زیادکەی. یا الله ئەم وڵاتەمان لە هەموو کارە ساتێک بپارێزی برایەتی خۆشەویستی نێوان مسلمانان پارێزی بۆمان. یا الله خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی بەس تۆ دەوڵەمەندی ئەی غەنی محتاجی هیچ فەقیرێکمان نەکەی خۆشمان فەقیرین خوایە خوا لە دەرگای ڕەحمەتی خۆت ئەوەندەمان پێ ببەخشی محتاجی هیچ فەقیرێکی وەکو خۆمان نەبین. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.